پاشان دێن سەر nuclear motion یعنی حرەکەی نەوات یعنی جوڵەی ناوک. The nuclear mass affected the wavelength of spectral lines. حتما حرەکەی ناوک یاخود ماسی ناوک بارستایی ناوک کاریگەری ئەبێ لەسەر ئەو ویفلێنگتانی کە لە سپێکترۆل لاینەکانەوە دەستمان دەکەون. ئەوەی کە تا ئێستا خوێندومانە و معادلەمان ئیشتغال کردووە لە نموذجی بۆرە هەموو ئەوانە بوون کاتێکەوە ناوکەکەمان پرۆتۆنەکەمان لە گەردیلەی هایدرۆجینە بە کۆنستان دانا تەنها ئەلکترۆن بە دەوری پرۆتۆنە ئەسوڕایەوە معادلەکانمان ئیشتغال کرد بەڵام لە ڕاستیدا ناوکەکەش حرەکەیەکی هەیە چۆن ئەلکترۆن حرەکەیە بە دەوری ناوکەکەش حرەکەیە ئێستا بزانین ئەو ناوکە بە دەوری چیا حرەکە ئەکا. The nucleus and the electron revolve around the common center of mass. نەواتەکە کە پرۆتۆنەکەی لە گەردیلەی هایدرۆجینە ناوکەکە و ئەلکترۆنەکە لە گەردیلەی هایدرۆجین هەردووکیان بە دەوری سنتەر ئۆف ماسێکی هاوبەشە ئەسوڕێنەوە. ئەمە سنتەر ئۆف ماسەکەی لەوێنەکە ئەمە پرۆتۆنەکەیە بە دەوری ئەلکترۆنەوە ئەمەش ئەلکترۆنەکەیە بە دەوریە ئەسوڕێنێ هەردووکیان بە دەوری یەک سنتەر ئۆف ماسە ئەسوڕێنەوە which is very close to the nucleus. ئەم سنتەر ئۆف ماسە زۆر نزیکترە لە ناوکەکەەوە بزانین بۆچی نزیکترە لە ناوکەکەەوە ئەمە زۆر گرنگە because the nuclear mass is much greater than that of the electron. لەبەرەوەی ئێمە زانین پرۆتۆن زۆر گەورەترە لە کێ لە ئەلکترۆن هەر لە ماسە پرۆتۆن زۆر قورسترە لە کێ لە ئەلکترۆن بۆیە center of ماسەکە لە پرۆتۆنەکەەوە نزیکترە وەک لە ئەلکترۆنەکەەوە. ئەم وێنەی پێڵێ both the electron and the nucleus of the hydrogen atom revolve around a common center of mass. هەردووکیان بە دەوری center of ماسەکە هەم ئەلکترۆن هەم پرۆتۆن بە دەوری center of ماسەکە ئەسوڕێنەوە. ئێستا ئەگەر وا ئاعتیبارکەن ئەم ئێمە سمۆڵە ئێمی ئەلکترۆنە ماسی ئەلکترۆنە و ئەم ئەمە گەورەیە ماسی نیوکلێرەکەی کە پرۆتۆنەکەیە لە گەردیلەی هایدرۆجینە قساکەین ئەو کاتە ئێمداش پێوتێ ڕێدیوسد ماس ئەکاتە ئێمی سمۆڵ جاران ئێم کەپیتاڵ ئێم زائیدەن ئێم. ئەم ڕێدیوس ماسە لەوە نانراوە چونکە هەمیشە ئەو قیمەتەی کە لێرە دەستمان دەکەوێت بچووکتر لە ماسی ئەلکترۆن کە بچووکتر بوو لە ماسی ئەلکترۆن بۆی پێوتێ ڕێدیوسد ماس یعنی الکتلە المختزل. Okay, Kata, the quantity m dash is called the reduced mass of the electron because its value is less than m. وكوتم كم ترى m. أو كاتا the energy level of the atom then becomes أو كاتا energy level كان corrected for nuclear motion يعني due to nuclear motion راس كرتنوية كين correction كين إي ان داش كاتا أم قيمتي كواها معنا. أجر أم ام داش ما دبي ما دام إي ان داش معناه energy ئەو کاتە ئێم داشمانە بێ بۆ ئەوەی ئەو معادلەی بیلتوچارمان دەستکرد سەرە و ژێرەی ئەمە جارانی ئێمەکەمەوە ئێم دابەشی ئێم کاتە ئێم نەک ئێم داش ئێم ئیتوان چوار لەگەڵ ئەم بڕا ئەکاتەوە چیەکاتەوە ئیوان و هەروەها لە ژێرا چێمێتەوە ئێم ئەمێنێتەوە کاتە ئێم داش لەسەر ئێم ئیوان لەسەر ئێن توان دوو ئەمێنێتەوە کاتە the energy level of the hydrogen atom by changed by this fraction ئەو کاتە energy levelەکان بە بەم بڕی کە هەمانە 0.945 گۆڕانکاریان بەسەردا دێت. ئێستا قیمەتی ڕێدبێر کۆنستان کە هەمان بوو بۆ هەشت سیگنیفیکانت ینی بۆ 8 پوینت دوای یەکەکە دوای ژمارەتەواکە بۆ 8 پوینت بەبێ کۆڕێکشن ئەکاتە ئەم قیمەتە بەبێ کۆڕێکشن بەڵام بە کۆڕێکشن ئەکاتە کۆڕێکشنەکە داخڵ ئەەکەین کاتە قیمەتەکەی ها ئەبێتەوە چەند تەماشاکەین قیمەتەکەی کەم ئەبێتەوە لەباتی 1.06 تا ئەخیر کەواتە گۆڕانکاریەکی بچووک لە قیمەتی ئارا دروستەکە بەڵام ئەو گۆڕانکاریە زۆر گرنگە. ئێستینە سەر ئێگزامپڵێکی زۆر بەسیط لە نمونەکە پێمان ئەڵێ a positronium atom is a system that consists of a positron and an electron that orbit each other. پارتیکڵێکمان هەیە پێوترێ پۆزیترۆنیۆم کە لە چی پێگاتووە لە پۆزیترۆنێک و ئەلکترۆنێک پێگاتووە ئەم دوانە پۆزیترۆن و ئەلکترۆن ئەنتی پارتیکڵی یەکترن بەڵام کە ئەڵێن پۆزیترۆنیۆم دروستەکە واتە ئەمانە ئەکەونە ناو فیلدی یەکترەوە ئەکەونە ناو فیلدی یەکترەوە یەک ناگرن چونکە ئەگەر یەکگرن ئەنیلیشنەکە دروستە بێ بە کۆلیشن بەڵام نە ئەکەونە ناو فیلدی یەکترەوە پارتیکڵی دروستەکەم پێوترێ پۆزیترۆنیۆم هەروەکو لە سیمیکۆندەکتەریت و لە سۆلید ستیت فیزیکا ئێکزایتۆنمان هەیە کاتێ ئەلکترۆنێک لەگەڵ هۆڵێکە ئەکەونە ناو فیلدی یەکترەوە ئێکزایتۆن دروستەکەن بە هەمان جۆر پۆزیترۆنیۆمیش ئەو پارتیکڵی لە ئەنجامی ئەوەی کەوا ئەلکترۆن پۆزیترۆن پێکەوە تراپی یەکتر ئەبن ئەکەونە ناو فیلدی یەکترەوە ئەو پارتیکڵە دروست دەکرێت. ئەڵێ compare the wavelength بەراوردی wavelength بکە of the spectral lines of positronium with those of the ordinary hydrogen
كاتب براوردي ويف لينكثي سبكترال لايني بوزيترونيوم بك لقل هيدروجيني اعتيادية بزاين شغوران كاريك دروس لبين لم كاتا مالين ريديوس ماد ادوسينو بو ام دو بارتيكلا لبل اوي همان ماسيان هي هردو بارتيكلا كاتا ام معادله كاتا ابلايد اكين ام كاتا ام تواندو وهروا ام زائدا كاتا دو ام كرت كرنوا اكين تماشا كان ام اوفر 2 من بود كاتا ام داش لسر ام كاتا يك لسر دو اگر تعويض لكين لمعادله سلايدي بيشوترا اي ان داش انرجي ليفلكيا بوكشي بو بوزيترونيوم كاتا ام داش لسر ام اي 1 لسر ام تواندو ام داش لسر ام اكاتا يق لسر دو ها ام داش لسر ام اكاتا يق لسر دو كاتا اكاتا اي ان داش اكاتا اي 1 لسر دو ام تواندو اي اي 1 لسر ام تواندو ناكاتا اي ان ها بوغر ديلي هيدروجين اي ان بوستي تكانيتر اي ان اكاتا اي 1 لسر ام تواندو كاتا اي ان داش اكاتا يق لسر دو اي ان اكاتا ليبي اي ان داش akate yek lesser do en. This means that the Rydberg constant, the constant term in equation knows that for positronium is half as large as it is for ordinary hydrogen. كاتا Rydberg constant قيمتها كي تشيبيا كم أبيت نيوي ordinary hydrogen بواتا كتير as a result the wavelength in positronium wavelength the positronium are twice do one day those of the corresponding lines in the hydrogen atom. بو ويف لينجث زيادة كان لبر اوي انرجي كم اكا انرجي بوزيترونيوم ابيت نيو اوان دي انرجي اوردينري هيدروجين كانرجي بو بنيو اوان دا كواتا ويف لينجث ابيت دو اوان دا دي نصير اتوميك اكسايتيشن واتا تهيجي اتوم شلون بتوين اتوميك الجراوند وبرينا ستيتيكي برستر كواتا لين how atoms absorb and emit energy باب لين شلون atomic اتواني absorb و emit energy بكا واتا energy امتصاص كا وهروا energy emission بكات. There are two main ways in which an atom can be excited to an energy above its ground state. دو رقا معناها دو رقا سركي معناها بوي atomic لجراوند دوا برينا كيو بروينا state كي برستر كبيانو excitation state. state وروجان دوا كان ياخد هو ستاني كوا الكترون تياندا جيجيرنيا بلكو لدواي فتريكي زمني اقرينو بو ground state و emission photonic اكن and thereby become able to radiate او كاتك كوا atomic لجراوند و شوا excited state لباش فتريكي زمن جايكت اقريتو ابيتو هوي درچوني تيشكيك radiationك ليوا او دو طريقة سركي تشيبو كاتوميك لجراوند او اتشنا excited state يكميان a collision with another particle يكم طريقة بريا كوتن تفاعل لقل particle كترا in which part of the joint kinetic energy is absorbed by the atom لم حالتا kinetic energy نقل أبيليكي كانوا بو أويتريان كان نقل بو لأنجامي collision أو such an excited atom will return to its ground state أو كاتا واتمان دو اتوم بيكوا كوليشن اكن انتراكشن اكن بيكوا كاب انتراكشن يعني كرت ابيت هوي نقلبوني طاقه ليكي كانوا بو اويتريان كان نقلبو بوي او كات الجراوند او ارواتا اكزايت ستيت لاكزايت ستيت ولا دواي دتوا ناقصا هاش سكند بتقريبي جاري كتر اجريت بو جراوند ستيتو ابيت هوي درتوني فوتونيك ليوا ياسياتر دوام طريقة كهمانا another excitation mechanism is involved when an atom absorbs a photon of light. أم كات أجراتو atomic photonic امتصاص كرت whose energy is just the right amount to rise the atom to a higher energy level. حالتي دوميان أو أجر atomic هاتو فوتونيكي ابزورب كر بمرجع فوتونك طاقه كي بقاتا اوي كوا انرجي بكاتا انرجي ديفرنس لينوان دو ستيت او كاتا او اتوم الجراوند هو ارواتا اكسايتد ستيت بلان جاريكت اللي تو ايدتو ناقصن هش سكند جاريكت رغرتو بو جراوند ابيتو هوي دردانو در براندني فوتونيك اگر نمونيكي زور بسيط بينه والله فور اكزامبل فوتونيك مان هي ويف لينث تكي صدو بيستو 1.8 نانومتر is emitted emission كرت when a hydrogen atom in the n يسايبه دو state drops to n يسايبه يك state كواتا وثمان فوتونيك ماني ويف لينث تكي بم مقداريه دروست ابي emission اكاكاتي كوا لقردي لي هيدروجينا الكترونيك لستيتيكي دو مو باس بات لستيتيكي يكم absorbing a photon of wavelength ام جارا اگر اتومي كتير معنى بي ام فوتون absorb بكا كقيمتك يصو بشلك بوينت حود بو
by a hydrogen atom initially كاتك ground state به لأن سايبه كابي جاري كتير will therefore bring up it up to the n سايبه بدو فتا أم جارة أجر هاتو أتومي كتير ما نبو هيدروجين هيك ما نبو لأن سايبه يكوا أم فوتوني امتصاص كر أوا جاري كتير أرواد بو إكزايستد كأن يساويه با دو وتا ريك عمليا كان بيتواني يكترن أها أجر أو فوتوني كليرة در بري لحاضة يكما للآن أتوميكي قد إليه هيدروجين للآن إلكترونيكا ولا ستيتي يكم وهل مجرى امتصاص كرا أو كتا إلكترونيكا أرواتا ستيتي برستر لخوي كأنو سايبه بدوا وكلم ويناشا ساتر رونكرنوي أيني أما أو فوتون بو كدرتو لهار إنرجي لفلودا بصلي لأنو سايبه دوا إذا بصلي أنو سايبه يك كدا بصلي أو كتا فوتونيكي دا كمونوكروماتيك ويف لينكثي يقل السبكتروم كشان طبعا شاكي أما مونوكروماتيكا يك قيمتي هي اگر ام فوتونيك وا در بري وكل سلايدي بيشو اما جنبك للان اتوميكي ترو امتصاص كرا اما اتوميكي تري هيدروجين بونمونا لانو سايبه يكوا ام فوتوني امتصاص كرت لانو سايبه يكوا الكترون كروت انو سايبه بدو ام سبكترمش كوا دس بانك تو ديسان تماشاكين يك سنجل ويف لينجث مان امتصاص كردوا يك دانا مان امتصاص كردوا كات اگر تماشا وينك كاين هموش وأنا كانت البروناك درك يجي اللي هو كوا امتصاص كده ولا الآن أتوم كوا بتاريخ درك كوا أما how emission and absorption spectral line originate أم وين أو ما بروناك توا كشون emission و absorption رو آيات باشان دين السر فرانك هيرتز experiment بزانين فرانك هيرتز experiment أم تجربة تشيبو سلمان دين فرانك لقل هيرتز تجربة كان كرت provide a strong and conclusive evidence in support of the existence of discrete energy state of atoms. بعملي أو كبروتي كأتوم للديسكريت انرجي ستيت بيكاتو أما بعملي سلمان يعني فعلا أتوم للديسكريت انرجي ستيت بيكاتوا أماش تجربة كان وكو أي بينين لتشان بارتيكي سلكي بيكاتوا تيوب يكمان هي أم تيوبة تشيتيايا تلا بكان وصوري وديابنكا ميركوري فابوريتيايا ميركوري فابوريتيايا باشا پاشان فیلیمنتێک مان هەیە بە سەرچاوێکی کارەبایی ڕەبت کراوە ئەم فیلیمنتە کاتێک گەرمەکەین ڤۆڵتێکی خێنسەر ئەلەکترۆن بە عەمەلیەی ثێرمۆنیک ئیمیژن دەرئەچن لێرەوە پاشان ئەلێرە گریدێکمان هەیە ئێستاڵین ئەم گریدە ئیژی چیە و هەروەها پلیتێکمان هەیە کۆلەکتەرێکمان هەیە کە ئەلەکترۆنەکان لێرەوە دەرچن بگەنە ئەم پلیتە و پاشان ئەمیتەرێکمان ڕەبت کردووە لێرە بۆی ئەو ئەلەکترۆنیان کە گەیشتنە ئێرە لێرە ڕیکۆردی چیمان بۆ بکە ڕیکۆردی کەرنتمان بۆ بکە پاشان accelerating voltage مخصوصا نێوان دوو پلیتەکەوە ئەم دوانەوە ئەم accelerated voltage ئیشی چییە لە نێوان گرید و فلیمنتەکە هەڵ ئەسێ بە تەعجیلکردن و خێراکردنی ئەو ئەلەکترۆنیکەوە بە عەمەلیەی ثێرمۆنیک لێرەوە دەرئەچن باشە پاشان ریتاردینگ پۆتێنشڵێکمان هەیە ڤۆڵتەیەکی عەکسیمان خستۆتە نێوان پلیتەکە و گریدەکە بۆ ئەوەی هەموو ئەلەکترۆنێک نەتوانێت لێرە دەرچێت و بگاتە ئەم پلیتە بەڵکو ئەلێرە وەکو سەیتەرەیەکی لێدێ ئەگەر هاتوو ئەلەکترۆنەکە کایەنتیکی ئینەرژیەکەی کەمتر بوو لە ڤۆڵتێکە لە ڕیتاردن نەتوانێت بگاتە قوتبی بەرامبەری ئێستا ئێمە چیم ئەکەین سەرەتا ڤۆڵتیە زیاد ئەکەین ئەلێرەوە سەرەتا ڤۆڵتیە زیاد ئەکەین یەکەم جار ڤۆڵتیەمان سفرە هیچ ئەلەکترۆنێک ناتوانێت بگاتە ئێرە کەواتە ئەمیتەرەکەمان بە سفر ئەخوێنێتەوە پاشان وردە ڤۆڵتیە زیاد ئەکەین تەماشا ئەکەین ئەلەکترۆنەکان ئەتوانن زاڵ بن بەسەر ئەم ڤۆڵتیە عەکسیەوە بگەنە پلیتەکە لێرە ئەمیتەر دەست بە خوێندنەوە ئەکا دەست بە خوێندنەوەکە وردە کەرنتەکە لەگەڵ یا زیاد دەکا هەتاکو ئەم ڤۆڵتیە زیادکەین بۆ ئەم ڤۆڵتیەمان زیاد کرد کاینەتیک ئینەرژی ئەلەکترۆنەکان زیاد دەبێت ئەو ئەلەکترۆنی لێرەوە دەرئەچێ ئەگەر ئی ئەلەکترۆنەکە شەحنەکەی جارانی ڤۆڵتیەکە بکەین ئەبێتە کاینەتیک ئینەرژی کاتە هەتا ڤی زیادکەین ئی کۆنستانتە هەتا ڤی زیادن کاتە کاینەتیک ئینەرژی ئەلەکترۆنەکان زیاد ئەبن کە زیاد بوو ئەتوانێت بەسەر ریتاردینگ پۆتێنشڵەکە زاڵ بێ بگاتە قوتبی بەرامبەری و کەرنتی زیادەکە ئەم حاڵەتە بەردەوام ئەبێ هەتا ئەگاتە ئەوەی کەوا ڤۆڵتیەکەم ببێتە 4.9 ڤۆڵت کە ڤۆڵتیەکە بوو بە 4.9 ڤۆڵت ئەو کاتە کاینەتیک ئینەرژیەکە ئەبێتە 4.9 ئەلکترۆن ڤۆڵت کە بوو بە 4.5 ئەلکترۆن ڤۆڵت ئەو کاتە ئۆتۆماتیکاڵی بە شێوەیەکی شارپ ئەم کەرێنتە زۆر کەم ئەبێتەوە بۆ کەم ئەبێتەوە لەبەر ئەوەی
هەتا نەگەشت بۆ 4.9 هەتا نەگەشت بۆ 4.9 ئەو ئینتراکشنەی لە نێوان ئەلەکترۆنەکان و ڤاپۆر مێرکوریا ڕووی ئەدا هەڵمی جیوەکە ڕووی ئەدا ئیلاستیک کۆلیژن بوو واتە نەقلی تاقە نەبوو تەنها چەنجی دایرێکشن ڕووی ئەدا واتە ئەمەلەکە ئەمەلەی ئیلاستیک کۆلیژن بوو بەڵام کە گەشتە 4.9 ئەو کاتە تەماشاکەین خوێندنەوەی ئەم ئەمیتەرە ڕاستەخۆ دێتە خوارەوە کەم ئەکا هۆکارەکەی ئەوەیە لە 4.9 بریتیە لەو ئینەرجیەی کەوا پێویستە بۆ ئەوەی ئەتۆمێکی مێرکوری ڤاپۆر لە گراوندەوە بڕواتە ئێگزایتد ستیت کاتە ئەو کاتە تاقەکە لە کێ وەرەگرت لە ئەلەکترۆنەوە وەرەگرت کە لە ئەلەکترۆنەوە وەریگرت ئەلەکترۆنەکە کایەنتیک ئینەرجیەکەی کەمە بێتەوە کە کەم بووە ناتوانێت بەسەر ئەم ڕیتاردینگ پۆتێنشڵا زاڵ بێت و بێتە ئێرە بۆیە خوێندنەوەی ئەمیتەرەکە کەمە بێتەوە بۆیە خوێندنەوەی ئەمیتەرەکە کەم ئەبێتەوە پاشان ئەو ئەتۆمەکە چوە ئەگزایتیت لە دوای دەتوان ناقسەن هەشت لەکەن جارێکی دا ئەبەسێتەوە و فۆتۆنێکی ڕووناکی لێوە دەرئەچێت پاشان ئێمە هەر بەردەوامی لە زیادکردنەکە بەردەوامی لە سەر تەماش جارێکی تر ئەلەکترۆنەکان کایەنتیک ئینەرجیەکی تر ئەگرن و زاڵ ئەبن بەسەر ڕیتاردینگ پۆتێنشڵەکە وردە وردە ئەمە دەست بە زیادبوون ئەکاتەوە تا قیمەتەکە بکاتە 9.8 کە گەشتە 9.8 جارێکی تر تەماشا ئەکەین خوێندنەوەکە کەم ئەبێتەوە 4.9 جارانی دوو کەکاتە 9.8 بۆ دیسان کەمە بێتەوە لەوانەیە لە ڕێگا لە مەسارەکەیە ئەو کاتە دوو کۆلیشن ڕووبا واتە ئەلەکترۆنەکە لەگەڵ دوو ئەتۆمە ئینەرجیەکەی ئەبەخشێتە دوو ئەتۆم بە عملەی ئین ئیلاستیک کۆلیژن ئەو زۆر گرنگە بە عملیەی ئین ئیلاستیک کۆلیژن بۆیە جارێکی تر ئەوەندە ڤۆڵتی ئەوەندە ئینەرجی پێ نامێنێ تاوەکو بەسەر ئەم گریدا زاڵ بێتەوە بۆیە خوێندنەوەکە کەم ئەبێتەوە ئەگەر تەماشاکەین زیاتر لە وێنەی سلایدی دواترا زۆر بە جوانی بۆمان دەرئەکەوێت با ببینین ئەم وێنەیە لە نێوان ئەکسلەرێتینگ ڤۆڵتێج پۆتێنشڵا V لەگەڵ کەرێنتایە تەماشاکەین سەرەتا هەتاوەکو ڤۆڵتێج زیادکەین کەرێنتەکە لەگەڵی زیاد دەکا بۆ چونکە ئەو تەفاعولەی لە نێوان ئەلەکترۆن لەگەڵ ئەتۆمەکانی مێرکوریا ڕوئەدا تەفاعولێکی ئیلاستیکە کە ئیلاستیک بوو وزە ناگوازرێتەوە تەنها چێنجی دایرێکشن ڕوئەدا بۆیە ئەلەکترۆنەکان بەسەر ڕیتاردینگ پۆتێنشڵەکە زاڵ ئەبن و ئەگەنە پلێتەکە بۆیە ئەمیتەرەکە دەست خوێندنەوەکەی زیاد دەکات تا ئەگاتە 4.9 لە 4.9 تەماشاکەین بە شێوەیەکی شارپ کێرفەکەمان دائەبەسێ بۆ دابەسی لە 4.9 وتمان بریتیە لەو ئینەرجی کەوا ئەتۆمەکانی مێرکوری لە گراوندەوە ئەبەنە فێس ئێکزایتد ستیت لەم کاتە تەفاعولەکە ئینتراکشنەکە لە نێوان ئەلەکترۆنەکان ئەتۆمەکانی مێرکوریا ئەبێتە ئین ئیلاستیک کۆلیژن واتە ئەمجارە تەحویلی ئینەرجی ئەبێت لە ئەلەکترۆنەوە بۆ ئەتۆمەکانی مێرکوری بۆیە ئەم پیکە کە دروست دەبێت لە ئەنجامی ئین ئیلاستیک کۆلیژنەوە لە نێوان ئەلەکترۆن و ئەتۆمەکانی مێرکوری دروست دەبێت بۆیە کە تاقەکە نەقڵ بوو ئەتۆمەکە ڕواتە فێس ئێکزایتد ستیت پاشان ئەو ئەلەکترۆنە چ تاقێکی پێمێنێتەوە لەوانەیە تاقەکەی بەشی ئەوە نەکات کە بەسەر ڕیتاردینگ پۆتێنشڵەکە زاڵ بێت تا بگاتە قوتبەکە بۆیە ئەمیتەرەکە خوێندنەوەکەی چییە ئی ئۆڤەر تیە واتە گەیشتنی شەحنەیە لە یەکێکی کادا تەزوو دروست دەبێت کەرێن دروست دەبێت بۆیە کاتێکەوە ئەوەندە وزەی پێ نامێنێ بەسەر ڕیتاردینگ پۆتێنشڵەکە زاڵ بێ ئەو کاتە خوێندنەوەی ئەمیتەرەکە کەمەکە پاشان ئێمە هەر ڕیتاردینگ پۆتێنشڵ زیاد کەینەوە لێرە تەماشاکەین خوێندنەوەکە دیسان زیاد دەکاتەوە تا ئەگاتە 9.8 دوو ئەوەندەی 4.9 دوو ئەوەندەی 4.9 کاتە لەم حاڵتشە کە گەشتە 9.8 جارێکی تر لە پاثە لە ڕێڕەوەکەیە لەوانەیە دوو کۆلیژن ڕووباواتە ئەلەکترۆنەکە لەگەڵ ئەتۆمێکە 4.9 ئاەتە لەگەڵ ئەتۆمێکی ترە 4.9 تری ئاەتە ئەلەکترۆن ڤۆڵت طبعا لەم حاڵەتەشا دیسان ئەو ئەلەکترۆنە ئەوەندە ئینەرجی پێ نامێنێت تاکو بەسەر ڕیتاردینگ پۆتێنشڵەکە زاڵ بێتەوە بۆیە دیسان خوێندنەوەی ئەمیتەرەکە کەمەکە و پاشان هەر زیاد دەکەم ئەویش ڤۆڵتێمان زیاد کردەوە پاشان ئەویش زیاد ئەکاتەوە واتە لە چەند جارەی 4.9 تا ئەخیر تەماشاکەین ئێمە ئەم ئەمەلیە بەردەوام ئەبێت لەمەوە سەلماندیان کە ئەتۆم لە دیسکریت ئینەرجی ستیت پێکاتوە کات ئەگەر بۆ تەناتەوە لە ئیمتحانە تەجروبەی فرانک و هێرتت چیان سەلمان چیان ئەپروف کرد ئێمە ئەڵین چی دیسکریتی ئینەرجی ستیتی ئەتۆمیان کرد دیسکریت
واتە ئەتۆم لە دیستریت ئینەرجیت پێشتر بۆر وتبووی بە نەزەری ئەمان بە عەمەلی سەلماندیان ئەمە ئینشاڵڵا لە هەفتەی داهاتووە چی حەلەکەین ڕاهێنانەکانی ئەم چاپتەرەش حەل ئەەکەین کاتێکی خۆش بۆ هەموو لایەک